بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن لە ڕاوەی ڕۆژی ستێر تیڤی ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەدا کە تایبەتە بە بەرخۆدانی ئافرین بەرخۆدانی سەردەم کە لە چلەی خۆی نزیک بووتەوە هەروە دەست بەسەرکردن و ئازادکردنی هاوسەرۆکی پێشووی پێدا ساڵح موسلیم هەروە ئەو ئاگر بڕەشی کە لە سووریادا هەیە و ئەمڕۆ کەوتۆتە واری جێبەجێکردنەوە بەڵام مەخابن تا ئێستا تورکیا پابند نەبووە پێوەی و ناشێوێ پابند بێ پێوەی لە ئافریندا ئەمانە دەخینە بەر باس و گفتوگۆ بۆ مەبەستەش لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە بەڕێز خالید مەجید فەرەج هەم کە بەڕێزیان نووسەرەوە هەم یاساناسیشە لەگەڵ بەڕێزیاندا ڕاوەی فراوانی ئەم ژارانە دەکەین سەرەتا بە ناوی خۆمان و ئێوەشەوە زۆر بەخێراتنی دەکەین کا خالی زۆر بەخێر بێت. هەواڵێکمانەیە لەسەرەوەی ئازادکردنەکەی ساڵح موسلیم ئەوە دەخوێنمەوە پاشان دێمەوە گفتوگۆ دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ئەمڕۆ ساڵح موسلیم بەرپرسی پەیوەندیەکانی دیبلۆماسی تەفدەم لە پراگ پاژەوەی کە برایە بەردەم دادگا ئازاد کرا. ساڵح موسلیم شەوی 24 شوبات لە کاتێکدا بۆ بەشداریکردن لە کۆنفرانسێک یا کۆنگرەیەک چوو بووە وڵاتی چیک لە پراگی پایتەختی لەلایەن هێزەمەکانی وڵاتەوە لەسەر داخوازی هەڵبەتە ڕژێمی تورکیا دەستگیر کرا بۆ ئەم ڕۆژ دوای بردننی بۆ دادگا دادوەر بڕیاری ئازادکردنی بۆ دەرکردەوە جێگای ئاماژەیە ساڵح موسلیم بەهۆی دۆسیە کە ساڵی 2017 کە حکوومەتی تورک لە دژی ئامادەی کردبوو ڕادستی پۆلیسی نێودەوڵەتی واتە ئەنتەرپۆلی کردبوو لە پراکی چیک دەست بەسەر کرابوو. دەستگیرکردنی ساڵح موسلیم لەلایەن کوردان و دۆستانیانەوە هەم لە کوردستان هەم لە دەرەوە هەروە لە ژمارەیەکی زۆر وڵاتانی ئەوروپا و جیان بە توندی شەرمەزار کرابوو کاردانەوەی بەدوای خۆی دایەنابوو زۆرێک لە سیاسەتمەدەران پەرلەمانتاران هەروە چالاکوانانی دیاری جیانیش بۆ ئازادکردنی ساڵح موسلیم هاتبوونە سەرخەت. مەڵکا خالید لەوە دەست پێ بکەم بەڕێزت هەر لە دەستپێکەوە ئەوەندەی من بە دوواداچوونم بۆ نووسینەکانی بەڕێزت دەکرد پێ دوا بوو ساڵح موسلیم ڕادستی تورکیا ناکرێتەوە ئەمە لە چیەوە هاتبوو؟ ئایا بە پێیەوەی کە بەڕێزت یاساناسی یاساکانی ئەوروپا ڕێگەنادا یاسای نێودەوڵەتی یاخود هۆکاری دیکەی لە پشتوو؟ خۆی نێودەوڵەتی هەیە کاتی خۆی لە ساڵی 1970 لە پێڵێن مەجموعی نێودەوڵەتی لە ئۆکسفۆرد دانی پیانراوە واتە هەموو دەوڵەتەکان ڕازی بوون لەسەری وتە پێش قەرنی پێشووتریش هیچ کەسێک کە بەکارێکی ئەسکەری هەڵسابێ نابێت تەسلیم بە دەوڵەتێکی خۆی بێتەوە گە پەنای برێتە بەر دەوڵەتێکی تر. دواتر لە پەیمانە نێودەوڵەتەکانە ئەوە چەسپیوە لە بینی هەموو دەوڵەتەکانە هەر کەسێک هاتوو کە داواکرا لەلایەن دەوڵەتێکی ترەوە گەر هاتوو بەکاری سیاسیان کاری ئەسکەری هەڵسابێ یعنی ئەمە چەسپیوە لە ناو حتە ناو قانونی نیشتیمانی وڵاتەکانیشە محلی وڵاتەکانیشە ئەمە چەسپیوەکەوە نابێ ئەم جۆرە کەسانە تەسلیم بە ئەو وڵاتانە بکرێنەوە کە داوایانەکەن. بۆ نمونە قانونی ئوسوڵ محەکەمەت جزای عێراقی کە لە سەردەمی ڕژەمی پێشووشە دەرچووە مادەی 358 تاکید لەوەکە ئەڵێ ئەم کەسانە تەسلیم ناکرێنەوە ئەوانی کە بەکاری سیاسی چالاکی سیاسی بوون لە وڵاتی خۆیان یا بەکارێکی عسکەری هەڵسەبوون واتە ئەگەر هاتوو لە وڵاتێکی و عێراقی سەردەمی سەدام ئەمە هەبوو پێ بە دڵنیاییەوە لە وڵاتەکان کە مافی مرۆڤ زیاتر هینە و چەسپیوانە بۆیە شتێکی تریشێ لێرە بەڕاستی مەسلەی فەتحوڵا گوڵن هەیە لە ئەمریکا کە پەنای بردبووە یا و تا لەوێ ژیاکە تۆمەتبار کرا لە تورکیا بە تۆمەتێکی زۆر گەورەکەوە دەستی هەیە یا لە پشتی ئەو کۆدێتاوەیەکەوە لە دژی حیزبەکەی ئۆردوگان و ئۆردوگان کراوی سۆل لابرێوانە زۆر زار بە تونی داواکراوە کە حتا گەشت ئەوەی کەوا لە ئەوان لە پەیمانی ناتۆ ڕەنگە بچنە دەرەوەگە تەسلیم نەکردنەوە ئەمریکا تەسلیمی ناکات لەبەرەوە مەسەنگە تو بەراوردی بکەی بەوەی بە ساڵح موسلیم و باشە ئەو بۆ تەسلیم ناکرد و ئەم بۆ تەسلیم کرێت. باشە هۆکاری تەسلیم نەکردنەوەکە بێژگە بەدەل لە میاسایانە چییە؟ ینی لە تورکیا کەش و هەوایەکی دادیە بە دڵنیایی یەکسانی عەدالەت نییە بۆ دادگاییکردن پەڵەیەکی ڕەش بە ناوچەوانی هەموو ئەوروپاوە گەر هاتوو چی کەوڵاتێکی ئەوروپیە بەهاتایە و بەڕێ ساڵح موسلیمی تەسلیم کردات و لە تورکیا زەمانەتی مەحاکەمەی عەدلانە نییە شەفاف نییە دەوڵەتێکی ئەسکەرتارێتە دەوڵەتێکە ئایدۆلۆژیایە کە حکومێکە ئەمڕۆ و مەحاکەمە عادل نییە لەوێ دواتر ئەو محاکەمانی کە لەوێ ئەکرێن محاکەمەی سیاسی نەک محاکەمەی قانون و ئەو وەسایلان هێنا ئەمرازانی کە بەکاردێ بۆ ئەوی کەوای اعتراف لە خەڵک دەربێنن هەمووی ناقانون ڕەنگە تعزیب بدرێت تعزیبی ئەگەر جەسەدیش نەدرێ
تعزیبی نفسی بدرێن نێڵن بخەوێ نێڵن ئیسراحەت بکە بیکەنە ژووری تاکە کەسی و بە ماوەی درێژ ینی ئەمانە هەمووی ڕێگرێت لە بەردەمی ئەوەی کەەوە لە ڕێگەی مافی مرۆڤ یاسای نێودەوڵەتیە یا بنەمایەکە بۆ یاسای نێودەوڵەتی لە ڕێگەی زۆرشی تر دەساتیری هەموو دنیا هەموو عالەم کە ئەبێ هاوسۆز بێ یا هاو ئاهەنگ بێ لەگەڵ مافی مرۆڤە ینی ئەمانە واکە کە ئەم کەسایەتیە نەتوانرێ یا ڕێگر بێ لە بەردەمی ئەم وڵاتانە بۆ نمونە وڵاتی کوچی کە ئەندامی ناتوێەوە ئەندامێکە لە دەوڵەتێکی ئەوروپیەوە زۆر ئەوێ فعال بێ ناو ئەوروپایە بە تایبەتی کە جیابۆ لە سۆڤێتی پێشوو هاتوۆتە بەرەیەکی ترەوە ئێستا ممکن نەبوو دواتر لەگەڵ ئەوەشە ساڵح موسلیم لە نوێنەری سیاسی بەرەیەکە کە دژ بە تیرۆرە دژ بە تیرۆرێکە کە ئەگەر ئەو بەری لێ نەگرتایە کورد بە تایبەتی لە ناوچەکەیە ئێستا ئەمڕۆ لە ئەوروپا لە زۆر شیخە خەتەریانێک زۆر بڵاو بوون ینی معقول نیە دوای ئەو هەموو هینە ینی ئاکامەکەی ئەوە بێ بەخۆشی کوڕێکیشی لەو شەڕدا شەهید بوو کەسێکە کاری سیاسیەکە کاری عسکەری نەکردووە کەسێکە نوێنەری میلەتێکەوە چەند لە هەموو ئەوروپای ڕۆژ ئاوە بە ئاسانیە گەڕێ لە بەلجیکا بووە لە بەریتانیا بووە لە یاساکانی خودی ئەنتەرپۆلیش نایگرێتەوە لە یەکێک لە بڕگەکانی داماژە دەکات کەسێکە کاری سیاسی و ڕەخستنی بکات تاوانێکی ئەنجام نەدابێت ناتوانێت داوای بکرێ و ڕادستی وڵاتێکی بڕیارەکەی دادگای چیک ئەڵێ ئێمە بۆمان ڕوون بۆەوە ئەو داوانەی یا ئەو تۆمەتانی کە تورکیا خستوێتێ پاڵ بەڕێ ساڵح موسلیم تاکیدنی لی کەوشتانی کردووە دائما لە قانونیشا لە محکمەش ئەگەر شتێک شکی لێ هەبوو لەسەرەوەیان دڵنیانە بوو کەگرودێ بە بەرژەوەندی تۆمەتبارە خوێندێتەوە لەبەرەوە بەرەڵایان کردووە بەزان خوان نەزان تۆمەتەکان سیاسی و دروست کراوە بە پەلەپەل دروست کرابووی باشە ئازادکردنەکەی کاردانەوەیەکی گەورەی بە دوای خۆی داینا ئەڵبەتە باڵوێزی تورکیا لە چیک ناڕزایەتی دەربڕیەوە دەڵێ بە گوێرەی ئەوە نەبوو ئەو ڕێکەوتنە نازانم مەبەستی لە کام ڕێکەوتنە لەگەڵ چی کردوێتی ئەوانی ناڕەحەت کردو بەڵام لە لایەکی تریشەوە بە سەرکەوتنی دیبلۆماسیەتی کورد و ئەو یەکدەنگی و یەکڕەنگەی کە لەو چەند ڕۆژەدا کە ساڵح موسلیم گیرا بوو کورد نیشانیدا ینی بە دەستکەوت و سەرکەوتن دێتە ئەمە دوو لایەنێ لایەنێکیان تورکیا خۆی لە ڕووی بانگەشەوە لە ڕووی ئەعلامەوە وا قساکە کە خەڵک چاواشە بکە کە ڕێکەوتنێکی بۆ لەگەڵ چی کام کابرای تەسلیم کرێتەوە تەسلیمیان نەکردوێتەوە ئەوە ڕاست نییە هیچ بە هیچ شێوەیەک ڕێکەوتن نەبووە ئەم کابرایە کە داوا کراوە لە ڕێگەی ئەنتەرپۆلۆ ڕقەیەکی ڕسمی و تەسلیمی دەوڵەتی چی کراوە بە چیک بە ڕێکاری یاساییە ڕۆشتۆ و پیاوەی بان کردو و سەری ئەو دەلایلانی کردو کە ئەو تەسلیمی کردووە ئەو تۆمەتانە و پشتڕاز نەبووەوە کە ئەم پیاوە بەکاری تیرۆر هەڵسێ و تەنها کابراایەکە یا پیاوێکە کابراایکی خەباتجێرە و کاری سیاسیەکە و هاتووە لە ڕووی سیاسیەوە هەتا بۆ نەدوەیەک بان کراوە لە زانکۆی شەمەریکی لە پراخ بەڕسمی بانکراوە بۆ شوێنە ساڵح موسلیم بەڕسمی بانکراوە بۆ شوێنە هەو نەچۆ بە قاچاق بچێتە وڵاتەکەەوە بە دزیەوە بچی و تاکو بیگرن کێشەکەش لەوایە بەداخەوە کە ئەو زانکۆیەکە و دیباتەی ڕێخستۆن بۆ دیباتی سیاسی چوو بۆوێ هەتا ناوەکەشی دیباتی سیاسیە کە چۆتە ئەوێ ئەو بەشدار بوانێ ئەوێ ئەبێ ناوەکانیان نەوتێ واتە بەنیهێنی بهێڵڕێتەوە عورفەکە وایە هی ئەو دیباتە ناوێکی تایبەتی هەیە ناوەکەی مەسە لە خەیاڵ نێو دیباتە دیارە بەردەوامەکرێت لێرە کەسێکی تورک بەشدار بوو لەوێ دیارە لە ڕێگەی دەستگا نهێنەکانی تورکۆنێردا و ڕسمێکی گرتووە بە دزیەوە خلافی ئەو عورفەی کە لەوێ بەداخەوە ئەوەشیان کردووە و ڕسمەکەی نردووە دە ساڵەکانی خۆی بڵاوی کردبوویەوە نردووشێتی بەتاچیت کە نردوێتی خێرا ئەم مەحزەریان بیان ئەم وەرەقانیان بۆ ئامادە کرد و نردویانە بۆ ئەوێ ڕاست باشە بۆ ئەوەی ئەم شتانە دووبارە نەبنەوە ئێمە لە ڕووی یاساییەوە دەتوانین ڕێگری بکەین یاخود ڕێوشوێن بگرینە بەر بۆ نمونەم جارە بەڕێ ساڵح موسلیم بوو جارێکی دیکە سەرکردەیەکی دیکە کەسێکی دیکە ئازادی خواست هەمان ڕۆژ لە بەرامبەریدا من بیرم لەوە کردەوە بە ڕاستیانەوە لایەنێکی تریشە بۆ من بیرچوو بێڵێم لایانی ئەوەی کەوا ئایا ئەمە سەرکەوتنی دیبلۆماسیەتی کوردە یا کورد هەوڵی داوە من بۆ شتێکی ئەگەڕێمەوە بۆ ئەو خەباتی کوردێکە کە دژی تیرۆر بەڕاستەقینە خەباتەکە لە ناوچەکەیە تاکە هێزەکە بەڕاستی دژی تیرۆر وەستاوەتەوە ئەوە بوو بۆ پاڵپشتی ئەوەی کەوا بەڕێ ساڵح موسلیم لەو کێشەی بێتە دەرەوە بە ئاسانیەوە لە ڕوویان نێت ئەو دەوڵەتانی کەوا پشتیان بە کورد بەستووە بە کوردیان کردو بە خەباتجێڕی سەر ئەرس ئەگەر کورد نەبووە بە تایبەتی لەو بەشەی کە کوردستانی ڕۆژاوە بەڕاستی ئەمڕۆ داعش لە هەموو شوێنەکە بڵاو بوو
ینی خۆشیان دەزانن لە سەرەرزی واقعوان هەن ژمارەیەکی زۆر فەڕەنسی بەلجیکی بەریتانی کە داعش و سەرکردەشیان بوون ینی سەرکردەیە و چەتانە بوون ئێستا لە لای شەڕوانان هەتا خۆیان دانیان بەوە دانا کە لەوێ کەش و هەوایەک هەیە بۆی کە دادگایەکی دادپەروەرانەش بکرێن چیکۆ حتا لە کوردستانی باشووریش ئەمریکیەکان کە هێزب غەربیەکان ڕۆژاوایەکان لە ناو کوردەکانە بە ئاسانی پشتیان لێکردبوو بە ئیسراحەت بە ناو شارەکانە پیاسەکەنەوەکەن لە شوێنێکی باشووریش بێزگە لە کوردستان لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە لەی ناتوانەوە بڕۆ بە سەرجادەکانی شارەکانی خۆمان ئەمریکیەکان بەجلی مەدەنیەوە یەن دەرەوە پیاسی خۆیانەکەن و چای خۆیان خۆنەوە گەڕێن و پیاسەکەن و ڕۆن و شوێنەکانی خۆیان لە هیچ شتێک ناترسن ماناوێت کورد تاکە هێزە لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوینە کە ناڵێم پاڵپشتی ئەمریکایە بەس مەساڵحی ئەو لەگەڵ مەساڵحی ڕۆژاوە ئەمڕۆیشی گرتوتەوەکەوە میلەتێکی زڵم لێکراوە کەس نیە پشتی بگرێ ئەی باشە وەڵامی وەت نەدامەوە چی بکەین کە ڕێگری لەم جۆرە دەستگیرکردانە بکەین وڵی ئەوە ڕێکارێک هەیە ینی شتێک هەیە لە ڕووی یاسایی بەردەوام بین لە خەباتی خۆمان بەردەوام بین لە شەڕی دژی تیرۆر بەردەوام بین لەوەی کەوا یەکگرتوو بین کورد یەک دەنگ بین دەرەوە بەداخەوە هەر گروپەمان لە پەنایەکەەوە نەبێ هەمومان بەیەکەوە بین وکو چۆن ئەمەی ئەمجاری بەڕێز ساڵح مسلیم بەڕاستی دەنگێکی باشیەوە هەموو کوردەکان پێکەوە بوون هەموو دڵیان بۆ سووتەوە هەموو بە یەک دەنگ و بە یەک ڕنگ چوونە پێشەوە ئێمە ئەگەر یەک دەنگ بین لە لانی کەم لە دەروی وڵات ئێمە شتی زۆرمان پێکری بەڕاستی ینی گرنگە ئەو یەکدەنگیە بپارێزین ئەوەی کە بۆ ساڵام مسلیم کرابێ بەردەوام بیپارێزی زۆر باش باشە بچینە سەر مژارێکی دیکە ئەڵبەتە زۆر دوور نییە لە مەسەلەی ساڵام مسلیم و تورکیا مەسەلەی عەفرینە بە دوایین زانیاریەکان لەبارەی 24 کاتژمێری ڕابردوو لە عەفرین لەم راپۆرتەدا ببیسین پاشان من دێمەوە خزمەتی بەڕێزەبەڵی بینەرانی بەڕێز 39هەمین شەو ڕۆژی بەرخودانی سەردەم لە عەفرین سەرکەوتوانە تێپەڕەندراوە قەسەدە ئاماری 24 کاتژمێری ڕابردووی ڕاگەیاندووە ئاشکرای کردووە کە لەو ماوەدا بەدەیان لە سەربازان و چەتەکانی ڕژێمی تورک کوژراون ژمارەیەکی زۆر ماشێنی سەربازیشیان تێک شکێنراون. وا خەریکە چلەی شەرفرۆشی و هێرشە داگیرکەرەکانی ڕژێمی تورک بۆ سەر عەفرین بەسەر دەچێت. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدە ڕاگەیان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا شەڕوانەکانیان گورزی زۆر قورسیان لە هێزەکانی دوژمنداوە و دەیان سەرباز و چەتەی تورکیا کوژاون و دەیانی دیکەشیان بریندار بوون و چەندین زریپۆش و ماشێنی سەربازیان تێکشکێنراوە و لەوبارەیەوە ئەم ئامارە دەخاتە ڕوو. ماباتە لە دەوروبەری گوندی کۆریکا شەڕوانان وەڵامی توندی هێزەکانی دوژمنیان داوەتەوە و بەو هۆیەوە 4 چەتە کوژاون و ژمارەیەک بریندار بوون. لە شێ لە گوندەکانی سەنار و ئەنقەلێ ماوەی 3 ڕۆژە هێرشی دژوار هەن و دوێنێ شەویش شەڕوانانیش بەتوندی لە هێرشەکانیان داوە و بەو هۆیەوە 40 سەرباز و چەتە کوژاون و 55 دیکەش بریندار بوون. هاوکات 4 ماشێنی سەربازیان تێکشکێنراوە. جندرێس ئارتەشی تورک بە تانک و تۆپ و فڕۆکە بردومانی گوندی یانقوزی کردووە بۆ هۆیەوە 2 هاوڵاتی شەید بوون و 3 دیکەش بریندار بوون. هاوکات بە هەلیکۆپتەری کۆبرا شارۆچکەی جندرێس بردومان کراوە. لە گوندی هیگجەش شەڕوانان لە هێزەکانی دوژمنیان داوە و ماشینێکی سەربازی بەسەر نشینەکانیەوە تێکشکێنراوە. لەبەرەی ڕاجۆش لە گوندی مەسکێ شەڕی دژوار ڕوویدا و شەرفانان 2 ماشێنی سەربازی بەسەر نشینەکانەوە تەقاندوتە و سەرجەمیان کوژاون. لەبەرەی شێراوە لە گوندی چەلەمێ ئارتەشی داگیرکەری تورک و تاقمە چەتەکانی گورزی قورسیان لێ دراوە بەڵام ژمارەی کوژاوە بریندارەکانیان نەزانراوە. لەبەرامبەردا چەتەکان بردومانی هاوڵاتی مەدەنیان کردو بۆ هۆیەوە ماشێنێکی مەدەنی بەرکەوتووە و هاوڵاتیەک بریندار بوون. لەلایەکی دیکەوە ئەنجومەنی تەندروستی کانتۆنی عەفرین ڕاگەیان لە سەرەتای هێرشەکانی سوپا و چەتەکانی تورکیا بۆ سەر عەفرین تاوەکو 25 شوبات 192 هاوڵاتی مەدەنی شەید بوون. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ئەنجێلا ڕەشۆ هاوسەرۆکی ئەنجومەنی تەندروستی کانتۆنی عەفرین دوایین ئاماری قوربانیانی مەدەنی هێرشەکانی سوپای تورک و چەتەکانی بۆ سەر عەفرین ڕاگەیاند و ئاشکرا کرد. لە 20 کانونی دووەمەوە کە هێرشەکانی دەوڵەتی تورک دەستیان پێکرد تا 25 شوبات 574 هاوڵاتی مەدەنی بریندار بوون کە 79 ژن و 69 منداڵیان تێدایە و هەروەها 192 هاوڵاتی مەدەنی شەید بوون لەو ژمارەیەش 28 منداڵ و 23 ژنن. هاوسەرۆکی ئەنجومەنی تەندروستی کانتۆنی عەفرین ئاماژەی بەوەش کرد کە هەوڵەکانیان بۆ دۆزینەوەی تەرمی ئەو هاوڵاتە مەدەنیانەی کەوتونەتە ژێر دار و بەردی خانوە ڕوخانەکانەوە بەردەوامە.
بڵێ دەینەوە خزمەتی کاخالێت ئافرین وا خەریکە ئەتر پێ دەنێتە چلەوە چلەمین ڕۆژەوە سەرکەوتوانش خۆشبەختانە هەڵسەنگاندنی بەڕێزت بە کۆی گشتی لەم چل ڕۆژەدا چییە چۆن دەیخوێنیتەوە لە چلەمین ڕۆژدا بەدەیان سەرباز و بەدەیان چەتە دەکوژرێن ژمارێکی زۆر ماشێنی سەربازیشیان تێکشکێنداوە بەڕاستی دنیا سەرسامە بەرامبەر بەم خۆڕاگری ئەفرین بەرامبەر بەم تەنزیمە بەم ڕێخستنە تەمەنەوە بە تەنزیمە کرێشتانە ڕێخستنێکی باش پۆڵین و سەنگەرانێک کە دروستیان کردەوە ئەو هێزەی کە ژن و پیا و بەیەکەوە بەرخوردانەکە بەرامبەر بە دوژمن بەڕاستی هەموو دنیا هینەوە بەرامبەر بە یعنی ئەمە مبالغەی ئێمە نییە وەکو کورد لە ڕووی هەست و سۆزەوە یا ڕاستەقینە هێزێکی دووهەم هێز لە ناتۆیە کە تورکیا دووهەم هێز لە ناتۆیە تەبەن بە قورسترین چەک بە تازەترین چەک بە نوێترین چەک بە دەبابە بە تیاری ئەمریکی بە دەبابەی ئەڵمانی بەچی و خیبرەیەکی زۆری جەنگی هەیە لە دەوڵەت بووە دەوڵەتی عوسمانی بۆ 500 ساڵ دەوڵەت بۆ تاکو ئێستا شارۆچکەیەکێک و ئەفرین بە 40 دانە ڕۆژ ئەمڕۆ خۆی ڕاگرتەوە نەیتوانیوە لە راپۆرتە نێو دەوڵەتەکان ئەڵێن تاکو ئێستا لە سنوورەکانی نزیک تورکیەوەوانە نەهاتۆتە ناوە یعنی ئێمە زۆر گەورەی بەڕاستی و بۆ بە سەرقەبرانێکی ئاواتەکانی دەوڵەتی تورکیاوە لوتی شکاوە بەڕاستی لەوێەوە من پێم وابێ دوا ڕۆژی شەروای لێ وەکو چۆنێن بە پێشبینیمان کرد بۆ بەردانی بەڕێز ساڵح موسلیم ئەمەش پاشە ڕۆژ ئەبێ بە ئاوی ڕووی بپارێزن و ڕێگە چارێکی بۆ بدۆزنەوە کە چۆن بچێتە دەرەوە بۆی وەکو چۆن بڵێ لە کوردیاڵێ تەریخ نەبێتەوە بە شێوەیەکی واکە دەوڵەتی کێمە بکەمە بەستت لەوەیەکی دەوڵەتان بۆی بدۆزنەوە جنە پەنا بێتە بەر دەوڵەتانی گەورە بڵێ کاکە چۆن بچمە دووە بکشێمە دووە منام شەڕم پێ ناکرێت بەردەوە چونکە شەڕێکە بەڕاستی تێچوونی زۆرە بۆ تورکیا بەڕاستی تێچوونی زۆر دەچوو تەنها مەبەستت لە ڕۆمادیەکەیەتی یا لە ڕۆمانەوێەوە ڕۆژانەت خەڵکی گیانی خەڵکی کوژرایی بۆچێتەوە خەڵکەکە ناڕازیە بن خەڵکەکە بێزارە بن و ناو تورکیاش خۆ جەبهەیەکی یەکگرتو نییە و تۆ بڵێ معارەزەی تایە ئەوی تایە احتیمال لە جەبهەی داخلی ناو تورکیاش تێک بچێ بەوەی کە ئەوەی مشتەڕە بەردەوام بێ لێوێ ئەم خۆڕاگرێژ لێوێ بێ نەتوان حتا ئەگەر پێشکەوتنیش بکەن بە جۆرێک لە جۆرەکان ئەبێتە هۆی خەڵک کوژێکی زۆرە وەژە بێتەوە هۆی ئەوەی کە جارێکی ترکە لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی ئەوەی کەوە بە جینۆساید بە مافی مرۆڤ بەچی تورکیا هینە بێ ڕوویگەشتیشی نە تورکیانە لەگەڵ لای ئەوروپانە لای ئەمریکاش باشە لە حاڵەتی ئەو کشانەوەی کە بەڕێزت باسی دەکەی بەڵام ئەمەش ینی بە تورکیا هەرز دەکرێت ئەی خەڵکی سەرکردەکانی تورکیا لەوانە ڕەجەب تەیب ئەردۆغان دەیانوت بە 3 ساعت دوای وتیان 3 ڕۆژ هەڵبەتە دوای ترهات لەم چەند ڕۆژێ پێشوتی هاوین کۆتاییان پێدێنینیانی خەڵک ناپرسێ ئەمە بەتەشی دەبێت بە چ شێوازەکە تۆ بۆ درۆمان ئەبێ ڕێگە چارێ بدۆزێتەوە کە پێ بکشێتە دواوە کە ئەو پرسیارانە زۆر بەزاقی لێ نەکرێن حتا لە ناوخۆیان بەتەچیت ناوخۆی تورکیاش بەڵێ باش ئەمە کاری ئەم ئەگەر هاتوو ئەم بەرخۆدانە بەم شێوازەی ئێستاە بەردەوام بێ ئەوەشی کە بەڕێزت دەڵێی بکشێتەوە ینی پێگەی تورکیا بەرەوکوێ دەبات لە ناوچەکە ینی تورکیا ئێستا بۆ نمونە هەڵێ ئەمە هێزمان ناردووەتە قەتەر دەپارێزین لە کاتێکا بەخۆی ناتوانێت خۆی بپارێزێت بە دڵنیایەوە تورکیا پێش ئەمەی ئەفرین بکات خەڵک حسابێکی بۆ کرد کاتی خۆگە بیرێت بێ بەڕێز عەبدوڵڵا ئۆچالان لە پێقا بوو هێزی هێنایە سەر سنوور بۆ سووریا وتێ بێ ئەو پیاوە لەوێ بڕوە سووریا نەیتوانی شتێ بکە ترسا لێ ئێستا ئەو ترسەی نەماوە تورکیا کەوا بۆ ئەمە هەم لە ڕووی سەربازیەوە یعنی ئەتوانێ ئێستا دەرکەوت لە ڕۆ سیاسیەکەشەوە گورز لە تورکیا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی عسکەریەوە یعنی ئەتوانرێت دەوڵەتێکی وا مقاومە بکرێت ئەوە تا ئافرینە 40 لە ڕۆژ چی لێکا قمبەلەی زەڕی پێکێشێ ناتوانێت بچێتە پێش چەکی کیمیاویشی بەکارهێنا ئەویشی بەکارهێناوە هەتا راپۆرتە نێو دەوڵەتەکان لە راپۆرتی کورد نییە هی ئێمە نێمە دڵمان لای ئافرین و پێما خۆشە سەرکەوانە قسە بکەین و بە باڵای هەڵبدەین راپۆرتە نێو دەوڵەتەکان ئەڵێن مراسیلەکانی پەیامنێرەکان ئەڵێن ئەو حتا زابتە تورکەکان خۆشە ناوخۆیانە بەسییان کردووە ئەڵێ ئێمە نازانین لەکوێوە مقاومەکرین هەر لە پەنایەکەوە لێمان دەرەئێنە دەرەوە نازانین لەکوێنە دەرەوە یعنی ئەوە ئەو تاکتیکە کە شەڕوانان بەکاری دێنن لە ئافریندا بۆ هێزی ناتۆ کە تورکیا ئێستا دەڵێن دووەمینیانە لە بینی دووکەواندا ینی نەناسراوە ئەو تاکتیکان پێم وا بێ کاتی خۆی ئان و لە غەزە بەرامبەر فەڵەستینەکان لە غەزە بەرامبەر ئیسرائیل شەڕێکیان کرد
حیزب وڵاش بەرامبەر ئیسرائیل شەڕێکی کرد ئەمەی ئەفرین زۆر لەوان پێشکەوتوتریشە ئەوانش مقاومەتیان کە بەڵاماوی ئەمان ئەفرین کە ئەیکە بەڕاستی لەوانیش پێشکەوتوترە لەوانیش بەهێزترە بە چه هۆکارێک هێزی تورکیا دەست ناپارێزێ وەحشیە هێزی ئیسرائیل هەندێک هینی هەیە ناتوانێت مەدەنی ڕائەوەکە ئەم حتا لە قەتڵ و عامی مەدەنیەکەشە ئەیکا ئێشە ناتوانێت بێتە پێش تێمەگەی بینی ینی ئەو عەقیدەی عەسکەریەتی تورکیا چییە و ئیسرائیل چییە ئیسرائیل بۆشایەگەت هێڵێتەوە بۆیکەوە مەدەنی زۆرتیان نەکوژرێ بۆی نەبێ بەهین بەسەری ڕاستەخۆوتە بە ناوبانگەکەی ئەردۆغان دیارە لە باکووری کوردستان دەیوت بە هێزەکانیان ژن بێ پیاو بێ مناڵ بێ لە دەمی ئەردۆغانەوە خۆی ئەمە محامی باشمان هەبێک و لە دەروی وڵات ئەمە جینۆسایدی کورداڵێ لە عەفرینە نابێ کوردیتیان مێنێ ئەڵێ بێ لە شەرقی فرات نابێ کوردیتیان مێنێ ئەڵێ بێ لە منبەجا نابێ کوردیتیان مێنێ ئەڵێ شەڕەکەی منە لێو بۆ ئەوێ لێو بۆ ئەوێ کوردی ناڵێ چەکداریتیان ناهێڵم فەرقەیە لێرە یا هێزی عەسکەریت ئەڵێ نابێ کوردیتیان مێنێ جاو لەوە زیاتریش دەچێت باشە دەڵێ ئەمانەش نایڵم دەڵێ 3 ملیۆن و نیو ئاوارەی سووریش دێنمە ئەوێ ینی بۆ خۆی ئەمە ئەوەش ئیسیتانە ینی گۆڕینی دموگرافیا بە ئیسرائیل ئەڵێ تۆ لەگەڵ فەڵەستینەکانە حەقی ئەوانت خواردووە لێرە حەقی کورد دەرەکا و خەڵکی ترەخاتە جێگەی بەڕێز دۆکو یاساییەک دەتوانین ئەمانە بخێنە چوارچێوەی دۆسیەیەکەوە و بیانکەین بە ماڵ لەسەر ئەردۆغان کەسبێنە لە دادگایەکە ڕوبەڕووی ببینەوە هەتا بتوان ئێمە دۆست لە ئەوروپا لە ئەمریکا دۆستی باش بگرین خەڵکی باشمان هەبێ ئەم دۆسیانەمان لەگەڵا تاوتیۆکەن و لەگەڵا زیینوکەن لەگەڵا لە کاتێکی وایە کە ئەمڕۆ بەڕێز ساڵح موسلیم بەرەڵا بە تاکید ئەمهینی هەبووە پارێزەری هەبوو پارێزەری باشیشی هەبوو مرکاتی خۆشی باسم کرد بە پارێزەری هەبێ بە دڵنیایی و قەزیانە بێ پارێزەری هەبێ ئێمە گەر لەگەڵ ئەوانە هاواهەنگ بینەوە ئەم کوردی کە لە دەروێ ئیشی ئەوەیە بکە کوردی دەروی وڵات بەڵام بەداخل ناوی وڵات بە تایبەتی لە باشووری ئەم کوردی دەروی وڵات ئیتمامی پێناریەوە ئەو نەوعانەی کە باشن ئیشیان پێکرێت تەرکیز ناکرێتە سەری ینی دەبێت بە بەڕای بەڕێزت دەبێت هەم لە باشوور هەم لە دەرەوە ژێمە کار لەسەر ئەو کەسانە بکەین کە شارەزان مەسەن کەسێکی و بەڕێزە چەندین ساڵە لێرەی لە ئەوروپای ببوورە ئەمە تەلەفۆنەکەشان دەستی کردو بە تەقەکردن باسی عەفرینە یەک دەقە ببورن داوای لێبوردنەکەین لە بینەرانی بەڕێز باڵێ دەکرێت ینی لە ڕێگەی کەسانی وەکو بەڕێستان و کەسانی دڵسۆزە و ئەم دۆسیانە هەڵبەتە نەک تەنها دۆسیەی مەبەستمان تەنها عەفرین بێ بۆ نمونێسە لە کەرکووک دیسانەوە تا داعش سەری هەڵداوەتەوە خەڵک تعریب دەکرێتەوە خەڵک لە گوندەکانیان دەردەکرێن لە باشووری کوردستان خەڵک لە چوارچێوەیەکی داخراودا قەتیس کراون ناتوانن سەفەر بە ئازادی بۆ دەرەوە بکەن ینی هەموو ئەم دۆسیانە مەبەستمانەوانەیە تەنها نەک عەفرین بەڵێ ئەمە کێ بە مەنتیقێکی ڕێک و پێگەتوان بگەێت دەرەوە تۆ توانی ئەوە توانی ڕەنگە من ئاخر کەس بم ینی بعضێک کەسێ نەوعین لە دەرەوە دەسەڵاتی کوردی لە ناوی وڵات لە باشوور حتا لە ڕۆژاواش حتا لە باکووریش ئەبێ کۆمەڵە خەڵکیشان هەبێ ئەم خەڵکانە دەستنیشان بکرێنکەوە بەو کارناسن معقول نییە هەموو جارێک ئەبێ مەسئولێک بێتە دەرەوە ئەوە بگەێنێ بۆ نمونە شەر نییە ئەبێ هەمومان مەسئول بین هەمومان کوردین باشە ئەمە تا ئێستا بۆ نەکراوە خۆمە یەکەم جار نییە کورد قەتڵ و عامەکرێ یەکەم جار نییە کۆمەڵەمارە درێ نەزانینە کەم تەرخەمیە کەمی خیبرەیە کەمی تەقیمکردیانی هەڵسەنگانی خەڵکەکانە زۆر شدێ ناتوانێت سەر لێرە باسی بکیت بەداخەوەیانی کە پارێکی زۆری شەبوو بەڕاستی نەکراوە شتانە پارێکی زۆرمان نەبوو لە باشوور هەروە بە خۆڕایی باش باشە بەڕێزت هەڵبەتە سەرڕایەوەی هەم نووسەری هەم یاساناسی شاعریش بۆ عەفرینیش بۆ ڕۆژاوای کوردستانی چەندین تێکست دێت ینی ئەگەر هەندێک لەسەر و تێکسی دواییت قسە بکەی کە هەڵبەتە بڵاو بۆتەوە و دەنگیشی داوەتەوە کراوە بە سرودیش پاشکەمێکی دیکەش گوێی لێ دەگرین وەڵایەوەی ئاخیرکان بەرخوردانەی ئەو کوردانەی لەوێ بە تایبەتی ئەو کچ و کوڕەگەنجە جوانانە بەڕاستی ینی پیا و شەرمەکە لە ماڵ و دانیشتووە ئەوانە شەڕەکەن و ناتوانانی بچی یارمەتیان بێ لانی کەم بە شتێکی وا ئەگەر بتوانی شەو لە ماڵ و دانیشتمەوە سرودەم نووسی بۆ هیندام لە پەیجەکەی خۆمدامنا لە فەیسبوک وتم ئەمە عەرزەوە گەس چێ لەو ئاوازان نەرمۆسیقیانێکن بە گۆرانی وەکو چۆن بڵێ خێرتانەکە بابە هیچمان پێ ناکرێ بێەوە بکەین کە مەبەستەوەی ینی تەنها لە ڕووی سەربازیەوە نا لە ڕووی مادیەوە نا لە ڕووی هەست و سۆز و شعر و
حماسەتەوە مرۆڤ توانێ هاوکاری ئەم بەرخودانە بێت لە هەموو ڕوویەکەوە. ئیترەوە بوو مامۆستا سەلاح دوای 3 ڕۆژ بەڵێ سەلاح ڕۆفی موزیکزان و ئاوازدانەر شتێکی بۆ نردەبووتی جۆی لێ بگرێت کە جۆم لێگرە مۆسیقایەکی باشی بۆ کرد بۆ ئەوانە ئێتە وردە هینی کرد و دەنگی خسوۆتە سەر لە لەگەڵ ئەو کاک تاالب ڕسوول دەنگی خسوۆتە سەر و شتێکی جوان دەرچوو ئەم ڕۆبلاوی کرد بۆ منیش لە نەکی خۆمدان بەزان بەڕاستی خەڵک زۆری بەدڵ بوو زۆرن پێ باش بوو کە کارێکی واکراوە دێ باش ئێمەش دەستخۆشیتان لێ دەکەین و سڵاو و ڕێزیشمانێ بوو هەم کاک تاالب و کاک سەلاح ڕەوف دەستان خۆشە بەڵێ بینەرانی بەڕێز بە ئەم سرودە تایبەتە کە بۆ ئەفرین دروست کراوە هۆنراوەکەی وەکو کاک خالید ئاماژەی پێدا لە نووسینی بەڕێزیانە کاک تاالب ڕسوول چڕێویەتی مامۆستا سەلاح ڕەوف ئەو شعرە و ئاوازی بۆ داناوە بەڵێ ئاوازی بۆ داناوە مۆسیقاکەشی دابشکردنەکەشی وابزانمەری خۆیەتی پێکەوە بەشێکی گوێویست دەبین لە ڕێگەی سرودیشەوە لە ڕێگەی شعرەوە لە ڕێگەی نووسینەوە لە ڕێگەی هەر شتێکەوە پێمان دەکرێت پشتیوانی ئەفرین. سەنگەری عەفرینەوە بە خۆشەویستی ژینەوە لە سەنگەری عەفرینەوە بە خۆشەویستی ژینەوە شەڕیمان و نەمانەکەین دیرۆکێک دەنووسینەوە شەڕیمان و نەمانەکەین دیرۆکێک دەنووسینەوە دیرۆکێک دەنووسینەوە دیرۆکێک دەنووسینەوە وڵات بەرێز پیا و ژنم بەرژینی بەردەم دوژمنم وڵات بەرێز پیا و ژنم بەرژینی بەردەم دوژمنم نەکەر خۆمان دنیا دەڵێ ئەوان ڕۆڵەی سەرکەوتنم نەکەر خۆمان دنیا دەڵێ ئەوان ڕۆڵەی سەرکەوتنم ورگانە خاچی ئەفرینمان سوتاندی دەستی دوژمنمان ورگانە خاچی ئەفرینمان سوتاندی دەستی دوژمنمان ئەگەر گەلێکی وات هەبێ بە حاڵەدا گیرکردمان ئەگەر گەلێکی وات هەبێ بە حاڵەدا گیرکردمان کیژانی ئەفرین ناسنامەم سەربەرزیمە و شەرەفنامەم کیژانی ئەفرین ناسنامەم سەربەرزیمە و شەرەفنامەم
لە سەنگەری عەفرینەوە بە خۆشەویستی ژینەوە لە بڵێ جارێکی دیکە زۆر سپاس بۆ تۆ کە خالید بۆم سرودە و ئەم هۆنراوە جوانە و هەروە تیکاک تاالێ ڕۆسوو لەگەڵ مامۆستا سەلا ڕەوف سڵاومان هەیە بۆیان دەستیان خۆش بێ نمونەیان زۆر بێ سڵاو بۆ هەموو ئەوانەی کە کارێک بۆ ئەفرین دەکەن باشە با بچینە سەر مژارێکی دیکە هەر پێیوەست بە سووریا و ئەفرین مەسلەی ئاگربڕە ئاگربڕ بڕیاری لەسەر درا لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان کە بڕیاریش لەوێ درایتە ڕاستپاردە نیە بڕیارە ئەمڕۆژ کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەوەی هەیە تەنها باز لە غوتە ئەکرێت لە ناوچەکانی دیکەی سووریا دەکرێت تورکیا پێوەی پاپەن نابێ ئەم دۆسیەی ببینی هەڵبەتە مەسلەی چەکی کیمیاوی ژەیە ڕێکخراوی قەدەغەی چەکی کیمیاوی باسی لە غوتە کردو بەڵام باز لە ئەفرین نەکە دێم و باسی وەش دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز بەم راپۆرتە پێکەوە بین کە لەسەر هەم ئاگربڕەکەیە هەم لەسەرەوە شوێنانەی کە دەیگرێتەوە مەسلەی چەکی کیمیاویش کە بەکارهاتوە مەقابن ئاماژە بە ئەفرین نادرێت کە ڕژێمی تورک لەوێ بەکاری هێناوە. دوای ئەوەی 24 ئەم مانگە هەردوو وڵاتی کوێت و سوید پێشنیاری ئاگربەست لە سووریان پێشکەش بە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان کرد ئاگربەست لە غوتەی ڕۆژهەڵات لە سووریا چووە بواری جێبەجێکردنەوە ئەوەش لە کاتێکدایە دوێنێ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا فەرمانی کرد بەڕاگرنی شەڕ لە غوتەی ڕۆژهەڵات ئاگربەستەکە ڕۆژانە لە کاژمێر نوۆی لە بەیانی تاوەکو کاژمێر دوی پاشنیوەڕۆ بە کاتی سووریا کاری پێدەکرێت و لەو چوارچێوێژدا ڕێڕەوەیکی مرۆی بۆ ڕزگارکردنی ئەو هاوڵاتیە مەدەنیانە دەکرێتەوە کە لە غوتە قەتیسماون هەروان نەتەوە یەکگردوەکان و ڕێکخراوە مرۆیەکان یارمەتیەکانیان دەگەێنە ناوچە کارە سەدبارەکان لەو چوارچەوەیەتا وتەبێژی وەزارەتی دەروەی ئەمریکا هێزە ناورد ڕاگەیاندبوو کە رووسیا کاریگەری هەیە لەسەر وەستانی ئەم چالاکیانە ئەگەر پابەندی ئاگربەستەکەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگردوەکان بێت هێزە ناورد ڕاشگەاندووە ڕژەمی سووریا بە پشتیوانی رووسیا و ئێران بەردەوامە لە هێرشکردنە سەر غوتەی ڕۆژهەڵات لە سووریا وێڕای ڕاگەیاندنی ئاگربەست لەلایەن ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگردوەکانیشەوە ڕۆژی 24 ئەم مانگە هەردوو وڵاتی کوێت و سوێد پێشنیاری ئاگربەستیان پێشکەش بە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگردوەکان کرد و دوای چەند ڕۆژێک لە گفتوگۆ هەڵسەنگاندن بە کۆی دەنگ ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگردوەکان ڕەزامەندی دەربڕی لەسەر پرۆژە بڕیاری ڕاگەاندنی ئاگربەست لە سووریا بۆ ماوەی 30 ڕۆژ شایانی ئاماژە پێکردنە تاوەکو ئەم ساتانەش ڕژێمی تورکیا پابەندی ئاگربەستەکە نەبووە و لە ئەفرین بەردەوامە لە هێرشکردنە سەر مەدەنیەکان لەلایەکی دیکەوە ڕێکخراوی قەدەغەی چەکی کیمیایی لێکۆڵینەوە دەکات لەو هێرشە کیمیاویانە کە لە ماوەی ڕابردوودا کراونەتە سەر غوتەی ڕۆژهەڵات دیمەشق دوای ئەوەی لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا سووریا و رووسیا بۆردومانەکانیان لە غوتەی شەرقی دیمەشق چرک کردوتەوە و بەو هۆیەوە سەدان هاوڵاتی مەدەنی کوژاون و دەنگۆی ئەوەش بڵاو بۆیەوە کە چەکی کیمیاویشیان دشت بە مەدەنیەکان بەکارهێنابێت بە پەیزانیارەکانی ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز ڕێکخراوی قەدەغەی چەکی کیمیاوی لەسەر بنەمای ئەو راپۆرت و زانیاریانە لە غوتەوە دەستی کەوتووە لێکۆڵینەوە لە بەکارهێنانی چەکی کیمیایی لەو هەرێم و ناوچانەی کە لەژێر کۆنتڕۆلی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریادان دەست پێ دەکات ئەوەش لە کاتێکدایە ئەمڕۆ نەتەوە یەکگردوەکان ڕاگەیان زیاتر لە 1000 هاوڵاتی کە بەهۆی شەڕ و بۆردومانەکانەوە نەخۆش و بریندار بوون پێویستیان بە گواستنەوە هەیە بۆ ناوچەیەکی پارێزرا و لە شەڕ بەمەبەستی وەرگرنی چارەسەری جێگای ئاماژەیە لە شەڕی ئەفرینیش چەندین جار هێزەکانی تورکیا چەکی قەدەغەکراویان دژی هاوڵاتیانی مەدەنی بەکارهێناوە و بەڵام ڕێکخراوی قەدەغەی چەکی کیمیایی هیچ لێکۆڵینەوەیەکی لەو بارەوە نەکردووە. لە خزمەتی کە خالید مەجید فەرەشدان کە خالید ئەوە ئاگربڕەکە ینی بڕیارەکەی لەسەر دراوە بەڵام تورکیا پابەند نابێ پێوەی لە ڕووی یاساییەوە بە چ شێوازێک بەڕێزت خوێندنەوەی بۆ دەکەی بە تایبەتیش ئەوەی کە ماکرۆنیش تەلەفۆنی بۆ کردووە سەرۆکۆماری فەڕەنسا لە چەند ڕۆژی ڕابردووە. بەڕای من تورکیا دەوڵەتێکە لە دەرەوەی قانونیشەکە بەداخەوە یعنی لە هەموو شوێنەکە ئەو بۆی هەیە بڕوا لە قوبروس بەشێک بۆ تورکەکانی قوبروس دروستکە بڕاب لە هەر شوێنێک تورک هەبێ و لە عێراق لە کەرک و گەڵێ ئەمێنە بە تورکەکان بەڵام کورد لە هەر شوێنێکە بێ و پەلاماری دەولێت. ئەم بڕیاری نەتەوە یەکگرتوەکان بەعفو بڕیاری ئەنجومەنی ئاسایش 2401 ژمارەکەی یعنی 2401 بە پێی مادەی 25 لە میساقی نەتەوە یەکگرتوەکان مادە 25 ئەڵێ هەر کەسێک ئیمزای ئەم میساقی کردووە میساقەکەی ئەمە اینەکەی وەختی خۆی لە جامعە لە کولی قانونورم گرتو لەو کاتەوە ماومە ساڵی لەسەرتی مێژۆکە 79
مامۆستای قانونی دەستوری داینێ دکتۆر حکمەت شوبەر ڕێزم هەیە بۆ گەرما بێستا هیوادارین ما بێت تەندروست بە پێی ئەم میساقە مادە 25 لەم میساقە ئەڵێ هەموو ئەو دەوڵەتانی کە لەسەر ئەم میساقە هینیان ئەم قاواڵە نامە ئیمزایان کردوە طبعاً تورکیا ژێشکە لە دەوڵەتانە ئەبێ پابەند بە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشەوە ئیتر هیچ دەوڵەتێک بۆی نییە لەیلا بە بەڵام لێرە ئەکەوێتەوە سەر ئەوەی ئایا ئەم بڕیارەی کە 2.4 بە پێی فەسلی 6 دەرچوو یا فەسلی 7 دەرچوو ئەو دوو فەسڵە چین فەسلی 6 ئەڵێ ئەبێ بەڕێگەی ئاشتی خوازانە شتەکە حەیر چارەسەر کری و تەوسیەکە مەجلیسی ئەمنواتە ئامۆژگارێکە بەڕێگەی ئاشتی خوازانە ڕاستپاردەیە ئەگەر هاتوو بڕیارەکە بە پێی فەسلی 7 دەرچوایە لێرە مادەی 41 و 42 هەیە مادەی 40 گەڵێت چی ئەگەر هاتوو دەوڵەتێک سەرپێچی کرد لەم بڕیارە سەرەتا مەسەن پەیوەندی دیبلۆماسی ئەمبارگۆی جەوی علاقاتی اقتصادی ئەوانەی لەگەڵا ئەگەر ئەوانە ئیسفادەی نەبوو لەگەڵیا وەکو چۆن کاتی خۆی لەگەڵ عێراق کرد چون دەروە پەنایان بر بۆ مادەی 42 مادەی 42 پەنا برێتە بەر وەسایلی عسکەری بەڵام لێرە گومانێکی لەوەی کەوا ئەم بڕیارەی کە ئەنجومەنی ئاسایش بە پێی فەسلی 7 دەرچوو بێ ڕەنگە بە پێی فەسلی 6 دەرچوو بێ ئەگەر بە پێی فەسلی 6 دەرچوو بێ بەڵام لە هەموو حاڵەتێکە خۆ ئەو مادەی 25 لە ئینەکە لە قەواڵی یا میساقی و متحیداڵێ هەموو دەوڵەتانی ئەندامی پابند بپێوەی لەسەر ئەوە شوێ من پێم وا بێکەوە سەرۆکۆماری فەرەنسا ئیمانوئێل ماکرۆن تەلەفۆنی بۆ کردووە و تۆتی دیارە تورکیا خۆی دزیوەتەوە لەو بڕیارە وازانە هەر بۆ خۆتە دەرچووە بیری خستۆتەوە تەمەنەوە گرنگە لە فەرەنسا دەوڵەتێکە ئەندامە لە ئەندامی دایمیە لە مەجلیسی ئەمنە مەجلیسی ئەمن 5 ئەندامی دایمی هەیە دەکەیتر کەمەی کاتین ئەگۆردێن و ئەو 5 ئەندامەشەیە سینە ئەمریکایە فەرەنسا بەریتانیایە کوێتر بوو سین و فەرەنسا و بەریتانیەوە ئەمریکا رووسیا 5 وڵاتە مافی بیتویان هەیە هەر کێ لە وڵاتانە ڕازی نەبوون کەم بڕێت دەرچێت دەرناچێت هەرچەنە زۆرین دەنگیش دەنگ بە بەڵام بە ئیجماع ئەم بڕیارە دەرچوانی هەمیاوتیانە باش ڕازین تەنها یەک شتی تایە لەم بڕیارەکەەوە بۆ ئاگربەستەکە سایعنی هین نییە مەفعولی نییە تەنها بۆ تیرۆریستەکان ئەوانەی جەبهەی نووسڕێ ئەوانەی داعشە ئەوانەیە ئەجینا باقی ئەبێ لە هەموو بە ناویش ناوی ئەفری ناتۆ بڵێت ئەوانیش بۆ نمونە گەر هەموو یەکرێتەوە بڕیارەکە هەموو یەکرێتەوە ئەڵێ لە هەموو سووریا ئەبێ ئاگربەست بکرێت ئاگربەستەکەش بۆ ماوەی 30 ڕۆژە بۆ مەسایلی ئینسانی بۆ مەسایلی ئەوەی کەوا بۆ ئەگەر هەیە تورکیا ڕوبەڕووی بێتەوە ئەگەرات و هەر پابند نەبوو بە ڕۆژێک پێش تەنفیزی بڕیارەکە ئەمڕۆ بۆ تەنفیز بووە بەڵێ ئەمڕۆ لە دوێنێ ماکرۆن تەلەفۆن بکە بۆی کە ئەندامێکی دایمی ئەنجومەنی ئاسایشە و ئاسایشی نێودەوڵەتی و مافی بیتوێ هەیە لەسەر بڕیارەکە کە ئەو تەلەفۆنی بۆ بکات دیارە زۆر بە قووەت بیریان خسۆتەوە ینی پێشی دەڵێ بێکیان ئاشتیانە چارەسەر بەتاچید ئاگادێک وڵای بڕیارە بۆ هەموو سووریای خۆوە تۆ لە غۆتە تەنفیز کرێ و لە ڕقا تەنفیز نەکریا مەسن لە عفرین تەنفیز نەکرێ نابێ بەڵێ ێ باش سەبارەت بە و مەسلەی چەکی کیمیاوی مەسن لە غۆتە ئەو ڕێکخراوی قەدەغە دێتە سەر خەت بەڵام لە عفرین گوێشی پێ نادار خۆ دەبڵ ستانداردە دەبڵ ئەخلاقی کۆمەلگای نێودەوڵەتی لە هەندێک حاڵتاریوەکەوەکو بە دوو تەرازوو شتەکانە ئەنی عەدالەتێکە کە هەڵبژاردێ لێرە ئەبێ تەطبیق کرێ لێرە نابێت تەطبیق کرێ ئەجینا خۆ لە بۆ نوێنەران و دوو دکتۆری ئەوروپی کە لەوێ بوون ئینیان کردووە شایەتیان لەسەرەوەیەوە کە بە پیتاقیکردنەوە کە ئەمەد بەکار هاتووە چەکی کیمیاوی ئەوە نابات لیژنەیتر بنێرم بۆ ئەوێ بە ئیسپات بێ لەسەرەوە کە تورکیاوی بەکارهێنەوە تاکو ئێستاوە نەکراوە بەداخەوە بەڵێ باشکە خالید بەرەو کۆتایی دەڕۆین کۆمەڵێک کتێب لە بەردەستدان بە کورتی ئاماژەیان پێ بدە چینەوانە لە بەردەستە بێژگەوەی میساقەکە ئەوانەی خۆم ئەمە کتێبی خۆم ئەمە تەنزە پیاو نامەقوڵەکان ئەمە ساڵی پارت هەردوغانی ژەگرێتەوە ئەمە تەنزەمە مفۆڵێکی هەیە ئەمە دیوانە بچکۆلەکەمە هەموو شارەکانی تیانە ئەمەش کتێبێکە بە عەرەبی نووسیمە قانونیە لەسەر ڕاهەندی فکری فیدرالیزم و جێبەجێکردنەکانی لە هەموو دنیا لە ڕووی یاساییەوە بەڵێ یاسایی باس لە قانون دەستوریەکە باسی فیدرالیزم و کۆنفیدرالیزم و زۆر شتیایە کە بە سوودە ینی بۆەوەی کەەوە
بێوێکە زانیاری وەربگرێ ئەم کتێبش کتێبێکی ئەمەش عەرەبیە تەرجەمەم کردەوە بۆ عەرەبی کتێبی دکتۆر ئەلبەرت عیسایە قراءة البعث الفاشي التاريخية واتە خوێندنەوەی بەعث بۆ فاشیزم مێژووی ئەمە دیراسێکی بەراوردکاری ئەمە ڕیسالەی ماستەرەکەی دکتۆراکەی بووە تێزی دکتۆراکەی بووە دیراسێکی بەراوردکاری لە بینی فکری بەعث و فاشیزم و نازیستە کە چۆن بەعث لەسەر دەمی وەختی خۆی مشیل عەفلەق و زەکی ئەرسۆزی و لەگەڵ کابراایکی تری هەرسێکیان لە فەرەنسا تەلەبە بوون تەلەبەی دیراسات عولیا بوون لە پاری لە سۆربۆن خوێنیانە ئیسفادیان لە سەرکەوتنی بینی نازیست و فاشیزم کردووە لە سەردەمەکانی پێش چلەکانە ئەمانیان نەموتوربیان کردەوە لە خاکێکی تراکە بە شێوەیەکی زۆر ناشرین داعبایەکیان لێ دروستکردنا کە پێڵەن حیزبی بەعث کە ئەم هەموو حیزبی بەعث دوو باڵیە بوو یەکێکیان لە سووریا بەڵێ ئاخر ئەمەی خۆیان سووری بوون زەکی ئەرسۆزی و مشیل عەفلەق خەڵکی سووریا بەڵێ بەڵام ئیتر شتەکان کە دروست کرد ئەو شتەی لێ دەرچووکەوە ئەو خەڵکی بەوین کرد نازی چی کرد مەسەن فاشیزم چی کرد لە ئیتالیا و لە ئەڵمانیا و لە عالم لە ئەوروپا ئەم ڕێبازەشی سەردوغان لەسەری بەردەوامە بەڵێ ئەمەی تورکیا شەرەمەش ئەمەش فاشیزمی ئاینیە بەداخەوە ئایدۆلۆژیەتی ئاینی فاشیزمەمە ئەلبەتە بەدەر لەوەش فاشیزمی نەتەوەیەکەشە هەردووکی دەمج کردو پێکەوە خۆی دایمەن ئەرەخنەکە ئەوەیە لە بەس کورد ئاینی بۆ نەتەوەی بەکارمێناوە ئەجینا عەرەب و تورک و فارسیش هیواداری نێمەش بەکاریان هێناوە نەتەوەی خوێن دەوڵەتیان پێ دروست کردو فاری ئیمپراتۆریان بەرز عەرەب پێ دروست کردو فارس مەزهەبی خۆی جا کردو و دەوڵەتێکی بەهێزی بۆ خۆی پێدامەزرام تەنها کوردەکەش بەداخەوە هەندێک مەلامان هەیە بۆ شێوەیەکە ڕەفتارێکە کە بینیومانە هەندێکیان بەڕێزن کۆمەڵێک مەلای زۆریشمان هەیە زۆر بەڕێزن و زۆر مەڕێزی مشەڕیف و کوردانە و ئەوانیان هەیە بەڵێ باشەکە خالید مەجید فەرەج نووسەر و یاساناس کاتەکەم هەنداو زۆر سپاس دەکەم سپاس بۆ خۆشحاڵم زۆر سپاسانەکەم زۆر سپاسی تەلەڤیزیۆنەکەژەکەم بەڵێ بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێزیش کە تام ساتە لەگەڵمان دابوون تا بە یەگەشتنەوەیەکی دیکە شاد و بەختەوەر بن ئەفرین سەرکەوتووە